دلۆڤان بەناوی خۆی زۆر بە سۆز و بێنیەت و میهرەبان. حەمد و سوپاسی بێ بڕانە و بێ ئەندازە بۆ خۆی پەروەردگاری باڵا دەست. درود و سەڵات و سەلام لەسەر گیانی پێغەمبەری خۆشەویستمان پێغەمبەرمان محەممەد صلی الله عليه وسلم، لەسەر یار و یاوەرانی و شوێنکەوتوانی چاکۆچەی زەمن. بەڕێزان و ئامادەبوان، یار و دۆست و ئەحبابانی ئەم ڕێگا جوان و ئیمانیە، سەلام و ئاشتی خۆی پەروەردگارتان لێبێت. پەیوام زۆر خۆشحاڵ و دڵخۆش و کامەران و ئاسوودە و بەبەخت بن و بەختیار بن. داواکەرم لە خۆی پەروەردگاری باڵا دەست میهر و بەرەکەتی خۆی بڕژێنێ بەسەر دڵ و دەروون و ژیان و تەمەنتان. ئومێدوارم سەربەرزی دنیا و قیامەت بن. خۆشحاڵم ئەم شەویش لە خزمەتتانم لە پێشکەشکردنی ویبینارێکی زۆر گرنگ کە ئەتوانم بڵێم ئەم ویبینارە یەکێک ئەبێ لەوەی کە تۆ ئەگەر لەگەڵ مەنابیت ئەو شە و پەیامێک ئەخەمە پێش تۆ بکەی بە ئەنجام بە ژیانی خۆت دڵنیابە هەموو سەرسەختیەکان تێپەڕێنی، ئەبی بە مرۆڤێکی زۆر باڵا و گەشبین و مرۆڤێکی زۆر بەرجەستەکراو لە ژیانێکی زۆر باش. چونکە ئەو بابەتێکم بۆ تۆ باسەکەم زۆر لەگەڵچە، بەڵام پێش ئەوەی بچێنەوە بابەتەکە چیەکەین مامۆستان ئەچین یەک خولەک زیکرەکان ئەخوێنین و هەر یەک لای خۆوە یەک خولەک پابەندی زیکرەکانە بێت و ئەتوانێت زیکرەکان و سەڵاوات بکاتن. فەرموو. بارەک الله فیکم. خۆی پەروەردگار لێتان قبول کە مامۆستانی بەڕێزم. ئومێدوارم زۆر خۆشحاڵ بن و ئەمە کارێکی زۆر مەزن و گەورەیەک ئەنجامتان دا. با دەست پێ بکەین. ئێمە لە ژیانی خۆمانە بە شێوەیەک ئەژین زۆر جار خۆشەویستێک ئەبینین بە تەواوی وەرئەگرین، نازین کە ئەم خۆشەویستیە شانۆیەکە تەنها بۆ چەند بەرژەوەندیەکی ئێمە دێتە کایەوە. کاتێک خۆشەویستی ئەبێتە شانۆ، کاتێک ئێمە کە لە سەردەمێکە ئەژین کە زۆر شت زۆر جوان پیشان ئەدرێت، بەڵام لەژێر ئەو جوانیە زۆر جار ڕاستیەکی تاڵ هەیە. زۆر کەس بە خەندە دێنە ناو ژیانمان، بە گەرمی بۆ ئێمە قسەکەن، بە هەست و خۆشەویستێکی زۆر تۆ بەکاردێنن و بە جوانترین وشە ناوی تۆ دێنن و بانگت دەکەن. بەڵام دوای ماوەیەک ئەبینیت هەموو ئەوە تەنها شانۆیەک بوو. چەند ئەمەتان لە ژیانی خۆتان بینیوە و لەو کەسانەی کە ڕۆژێک لە ڕۆژان لە بەرامبەر ئێوە بوو. وەڵام بنەوە چەند خۆشەویستی شانۆتان بینیوە، چەند کەس لەگەڵتانە بە خەندە و خۆشی و وشەی جوان لەگەڵتا بووە، بەڵام
دوای ماوەیەک وەکو ئەو کاتە نەبووە لەگەڵتە گۆڕانێکی بەدەموچە و ژیانی قسەکانیەوە دێ ئەو زبانێک کە پێشتر بۆ تۆی بەکاردێن ئەو خۆشەویستی و ڕافتار و هەڵسوکاتێک کە بۆ تۆ پێشتر پیشانیاتە دوای ماوەیەک وا نابێت. لە کۆمنتەکان وەڵام بنەوە چەند کەس ئەوها هاتوتە ژیانی ئێوە چەند ئەم دیمەنەتان بینیوە. شانۆیەک بۆ نزیکبوونەوە بۆ بەدەستهێنانی دڵ یان بۆ بەڕێکردنی کاتی خۆیان بە تۆ پڕەکەنەوە. ئەمڕۆ باس لەو ڕووپۆشانە ئەکەم کە مرۆڤ بە ناوی خۆشەویستی دەیان پۆشێت. زۆر ئەچمەنەوە کڕۆکی تەواوی بابەتەکانی ئەم جۆرە خۆشەویستیە چکە ئێمە هەمومان پێوە دەناڵێنین. مرۆڤ قیمەت و بەهادارە. مرۆڤ ژیانێکی جوان و ڕاستەقینەی هەیە. مرۆڤ ئەگەر بیەوێ خۆشەویست بێت یان خۆشەویستی دروست بکات ئەبێ لە خۆیەوە دروستی کات نەک چاوی لە خۆشەویستی کەسێک بێت ئەبێ چێش لە خۆ ببینێ نەک بە دوای چاوی کەسێکی تر بێت بۆ ئەوەی کە چێش وەربگرێ. مرۆڤەکان هەمیشە بە ڕوخساری ڕاستەقینە ناینە ناو ژیانمان. ئاگادار بن ئەزیزەکانم. هەندێکیان ماسکی مێهرەبانی لەبەرەکەن زۆر لەگەڵ مێهرەبان و دڵسۆز و خۆشەویست. تەنانەت ئاگاداری ئەم قسەی من بن تەنانەت ماسکی ئاینی و ڕازگۆییش بەکاردێنن تەنها بۆ ئەوەی تۆ بەکاربهێنن. ئەمە کارە ساتە زۆر گەورەیەکە بەڕاستی. هەندێکیان زۆر لە تۆ نزیکە بن و هەندێکیان ئەوەندە دڵسۆسە بن ڕەنگە تۆ وا بۆ خۆت دڵسۆس نەبیت ئەوەندە خۆشەویستیت پێیا بەخشێ ئەوەندە لەگەڵتە بە پەیوەندیە ڕەنگە تۆ وەکو خۆت ئەوها نەبی بۆ خۆت ئەوەندە خەمی ئیمان و ژیانی تۆە ئەوەندە ڕاست و ڕەوان و ڕاستگۆیە لەگەڵتە ڕەنگە خۆت وەکو خۆت ئەمە نەبی بۆ خۆت. بۆچی؟ چونکە ئەزانن مرۆڤ بە دڵ زوو قایل ئەبێت نەک بە عەقڵ. مرۆڤ کە هەوڵدا دڵی کەسێک قایل کات هەوڵی ئەدا بە ئاسانی بەڵام عاقڵ ئەستەمە زەحمەتە و زۆر بە ئاسانی تۆ ناتوانێ عەقڵێک من باسی عەقڵ ئەکەم قایل بکەیت بەڵام بەڵێ ئەتوانیت دڵ کە دڵ زۆر جار ئەسووتێ بە تۆ کە دڵ شتی تۆ وەرئەگرێ دڵی لای تۆیە و پێویستی بە خۆشەویستیە پێویستی بە دڵسۆزیەکە سۆزێکە بڵێ ئەچێت قایلە بێ لەگەڵتە بەڵام ئەگەر عەقڵ لەگەڵ ئەم دڵە بەکاربهێنێ سەرکەوتووە بێ و تۆ بە هەموو شێوەیەک دیمەن و وێنە ڕووپۆشەکەی تۆ ئەبینێ ئەو ماسکی ئاینی و ئیمانی و ڕازگۆیی کە تۆ لەبەرتە لەسەر چاوەکانی تۆیە بۆی دەرەکەوێ. زۆرجار کەسێک بە جوانترین شێوە لێت ئەڕوانێت بەڵام لە ناخیە هیچ هەستێکی نییە. هەندێک خەڵک حەزیان بە تۆ نییە حەزیان بەو هەستەیە کە لە تۆ وەری دەگرن. چەند ئەمەم بینی و ئەمەم زۆر بینیوە لە خۆم زۆر کەس ئەوها بۆ لەگەڵمە. ئەزانن خۆشەویستی چۆن پڕکراویت و پەیوەند کرەوە بە کاتەکان کەی کاتت قاتڵە باتڵە فاسڵە دێت بە هۆکاری خۆشەویستی و دڵسۆزی ماسکێک لەبەرەکە و دێت خۆت تۆ نزیکەکەت تە 5 دقەیەک 10 دقەیەک کە زانی کاتەکەی بە تۆ پڕبوویتر هەر حساباتێکی تری بۆ تۆ نییە ئەبینێ هاوڕێیەکی لێ دوورکەوتێتەوە مودەیەکی تر دوای ئەوە چیەکە دێت لەگەڵ کەسێکی تر ڕەنگە دوای مودەی مانگێک 2 مانگێک هەر وەفانە بەڵام کە پێویستی پێبووی تر دێ خۆی لێی نزیکەکەت. خۆشەویستی یان پڕکردنەوەی بۆشایی پێوترێ یان خۆشەویستی
پڕ ئەکرێتەوە بە هۆکاری باتڵبوونی کاتەکان. زۆر پەیوەندی بە ناوی خۆشەویستی دەست پێکات، بەڵام ڕاستەقینەترینی ئەوەیە کە تەنها هەوڵێکە بۆ پڕکردنەوەی بۆشەی ناو دڵ. کاتێک کەسێک تەنها بۆ ئەوە دێتە ژیانت کە تەنهاییەکەی بشارێتەوە، کاتەکەی پڕ بکاتەوە لە تۆ، ئەمە زۆر مهمە. خوشکە بەڕێزەکانم، ئاگاداری ئەمە بن. ئارەزوەکانی تێر بکات، ئەوە خۆشەویستی نییە، ئەمە واقعی خۆشەویستی نییە. کەسێک تەنها ئەوێت تەنهایەکانی خۆی بشارێتەوە لە خەڵکی و ئەوێ کاتەکانی خۆی پڕ بکاتەوە، ئارزوو و جەوی خۆی تێر بکات، بەناوی خۆشەویستی لە تۆ نزیکە بێتەوە. ئەمە خۆشەویستیە؟ ئەوە خۆشەویستی نییە. خۆشەویستی ئەوەیە مرۆڤ لەگەڵت بمێنێت، تەنانەت کاتێک سوودێکی نەبێ، کاتێک لە تاریکترین کاتەکانی ژیانی خۆتیت، کاتێک هەموو کەسێک پشتت دەکات، کاتێک هەموو کەسێک دەستت بەرئەدات، کاتێک تۆ لە بۆشایەکی زۆر زەحمەتی ژیان ناکی، کاتێک برینێکی زۆر قوڵت هەیە، کاتێک زۆر فەقیر و هەژار و کەم دەرامەت و داراییت سەفرە، کاتێک هیچ شتێکت نییە، کاتێک هێشتان زەواجت نەکردووە، کاتێک خەمێکی زۆرت لە کۆبووتە، بەڵام ئەو هەر لەگەڵ تامینێتەوە. ئێمە وشەکانمان فڕێ و دەرن، هەندێک وشە زۆر جوانن، گیانەکەم تۆ هەموو ژیانمی، بێ تۆ نامێنم، زۆرم خۆشەوی، چەند بە ئێمە وترەوە، تۆ ئێمە چی؟ بەڵام وشە ئەگەر پشتگیری کردارنی ناکات هیچ نرخ و بایەکی نییە. زۆر کەس ئەتوانێت باش قسە بکات، بەڵام هەموو کەس ناتوانێت باش بمێنێتەوە. مرۆڤەکان زیرەکن، بە وشە عاشق نابن، بە هەڵوێست عاشقە بن، بە هەڵوێست تۆ وەرئەگرن، بە هەڵوێست لەگەڵ ئەمێنن. ئەمە مرۆڤە، ئاگادار بە ئەمە مرۆڤە. بەڵام ئەگەر کەسێک خۆی بە مرۆڤ نەشوپێنێت، ئەگەر گرنگی بە پیاوەتی و گەورەیی کەسایەتی خۆی و پێگانی خۆی نەیە، زۆر باسانی هەم دڵ و عاقڵ و مێشک و جەستە و هەموو تشتی قایل ئەبێ. ئەمە واقع. تەمام؟ زۆر کەس وشەکانیان زۆر جوان بە شێوەیەکی گەورە ڕێزبەندیەکەن. زۆر کەس ئەتوانن لەگەڵت بۆ ماوەیەکی زۆریش بمێنەوە، بەڵام ڕەنگە دوای ئەو ماوەیە کەش ئەزانێت تۆ غەلەلێکتە یان کێشەیەکتە یان ناتوانی بەردەوام بی، تر کۆمەڵێک گلەی و بەها و کۆمەڵێک شتی بیان و دێنێتەنەوە. بەڵام وەکو باسمان کرد، مرۆڤە زیرەکەکان بە وشە عاشق نابن، مرۆڤە گەورەکان بە وشە هۆگر نابن. مرۆڤەکان هەرگیز نازانم وەرناگرێت، ئەزانێت شتێکە دروینەیە، فریودانە، وشە فڕیودانە، کەمکردنەوەی وشەیە، خۆ تەرخانکردنە لە هەموو وشەیەکەوە بۆ تۆ. بەڵام مرۆڤە زیرەکەکان ئەون کە بەڕاستی بە هەڵوێست عاشقە بن، تۆ وەرئەگرن، دەستت ئەگرن، ئەبن بە هەموو شتێک بۆ تو. وەرن بە بابەتێکی زۆر گرنگ بۆ ئێوە باس بکەم، پەیوەندیەکانی کچ و کوڕ. زۆر پەیوەندی ئەمڕۆ بە ناوی خۆشەویستی دروست ئەکرێت لە نێوان کچ و کوڕ. ئەوجۆ لە تەمەنێکی زووە، لە 15-16 ساڵیەوە ئیتر ئەم کچ و کوڕە ئەکەونە ناوچات و بانکردن و وێنە ناردن و کات بەسەربردن و تەرخانکردنی هەموو ئارەزوو و فڕێدانی هەموو جەوی خۆن. ئەمە نازانم کەی ئەدەبیەتی ئینسانە، ئەمە کەی کەسایەتێکی مەزنە، ئەمە کەی شکۆمەندیە بۆ ئافرەت کە خۆی تەرخان کە بۆ ئەو جۆرە پەیوەندیانە. هیچ خۆشەویستێک نییە بە ناوی خۆشەویستیەکی
دروینە بە ناوی وشە هەتا بەیانی بەتۆڵێن خۆشناوی قەی چییە تۆ ئەبێ هەڵوێستا بێ ڕەفتارە هەبێ کریارکەر بیت دروستکەر بیت پێگەیانکەر بیت ئەمانە گرنگن نەک بنوونە هەتا بەیانی من کاتی تۆ بگرم هەتا بەیانی من هەر وشەی خۆشمەوی و گیانەکەم بۆ تۆ بەکاربێنم هەتا بەیانی چات بۆ تۆ بکەم ئێ ئەو چاوانە ئەی ئەو پەنجانە ئێ هەموو موبایلێکە لە دەستووە تۆ هەر خەریکی چاتکردن بی لەگەڵ هەر جۆرە نازانم کوڕێک کچێک ئەی تۆ ژیانت نییە کەساوەتێک ناکەیت خوێندنێکت نییە ماڵ و خێزان و عایلەیەکت نییە خوشکت نییە دایکت نییە باوکت نییە نازانم بەڕاستی کاتێک پەیوەندیک تەنها لەسەر چات بانک وێنە کات بەسەربردن ئارەزووی کاتی بنیاد بنێتێت چی لێتت ئەو پەیوەندی ئەو پەیوەندیە زۆر بەرگی کات ناگرێت ئەو پەیوەندی ئەگەر دروست بێ بە زەواجیشەوە ئەو گەرم و گۆڕیەی ناو زەواج دروست ناکات ئەوەی کە لە پێش زەواجت تۆ ئەنجامت ئەدا بۆ پیاوەکە و کوڕەکە کەواتە هیچ شتێک نییە بە ناوی خۆشەویستی نێوان کچ و کوڕ بە حەلالی و بە شەرعی و نازانم ئەم جۆرە بیانوانە دروست دەکەن ئەمە شتێکی گەورەترین هەڵەیە کەچ کوڕ لەگەڵ خۆیان ئەیکات بەڵام ئاگاداری ئەو هەڵەی خۆی نییە زۆر ئەڵێت وەڵی دێت بۆ ئێمە ئەنێری ئەڵێت وەڵی من زۆر دڵتەنگم غەمبارم نازانم چی بکەم هەر بێتاقەتم ئەی چۆن بێتاقەت نابێت تۆ خەمی کەسێکی تر تێشتا نازانی ئایا بۆ تۆ ئەبێ نابێ ئەوەنە هۆگری بوویت ئەسڵان خۆی پەروەردگاریشت لە یاد کردووە شاو نوێژ و نوێژە فەرزەکانی خۆشت لە یاد کردو ئەگەر نوێژش بکەی مێشکی تۆ هەر لای ئەو تووشی دەردەسەریەکی گەورە بی دوای ڕەنگە تووشی نەخۆشی گەورە و درێژخانیش بی بۆچی تو خەمێکی مەزنت هەڵگرتو لە تەمەنێکی زۆر کەمەوە کە 16 و 17 و 18 و 19 و هەتا 20 ئەبێ فێرە بەرپرسیارەتی بن هەبزانن چۆن خۆتان فێرە ڕاستەقینەی بەرپرسێت ینی تەمەنێکی 18 و 19 ساڵی ئەوە نیە بێت بەرپرسیارەتی عایلەیەک هەڵبگرێت ناکرێت تۆ وە زوو بڕیار بێ بچێنەوە پرۆسەیەکی زەواج چونکە زەواج پێویستی بە گەورەی ڕێزە گەورەی کەساتێکی گەورەتە و بڕوابوونە و قەرارە ڕاستەکان لە ناو بڕیارەکانی تۆ دروست بێ و دوای ئەوە ئارامیەکە لە ناو تۆ دروست بێ تۆ ئەگەر دایکت باوکت شتێکت بۆ نێنێ تۆ هەتا سەعات 12 و 1 هەر لە ناو جێگایت هەر خەمی ئەوەتە تەنها کەی ئەبێتە ینی مۆبایلەکەتەوە هەر خەریکی مۆبایل و هۆگربوونی مۆبایلت نەخۆت بەرەو پێش بچەی نەخۆت بەرەو گەورەیەکی کەساتی ببەیت نە هیچ نەخۆت فێرە بەرپرسیارەتی شەکەیت نەخۆت فێرە ئارامی شەکەیت ئەزەکەی من ماوسە گەورم تەمەنی تۆی ئەوە تۆ خۆت پێ بگەینی خۆشەویستی ئێستا هەمووی شانۆ و ڕووپۆشیە هەمووی تۆ بەکاردێن وەڵڵاهی لە کۆتای خەمت بۆ تۆ ئەمێنێت لە یەک چرکە کە بڵێت خوات لەگەڵ ئیتر تۆ دنیای غەمت لەسەر کوا بێتەوە سێ چوار ڕۆژ نان ناخۆیت تووشی نەخۆشیێکی گەورەی دەرونیە بی چونکە تۆ 3 ساڵە خەریکی چاتکردن و تەلەفۆنات و ئەو ناڵن ئەو شتانەی نازانم زۆر حەزم لێ نییە زۆر درێژ بکەم چونکە شتەکە زۆر دووبارە زۆر وە بیرهێنانەوەیە بۆ ئێوە بەڵام ئەگەر تۆ هەر بەکار بەهێنەری ئەمە بی تۆ هێشتان لە هەڵەیەیت ئەمە هێشتان شکۆت بۆ خۆت دانەنەوە شکۆت بۆ خوشک و دایک و باوکت دانەنەوە شکۆت بۆ پەروەردەی خۆت دانەنەوە چونکە تۆ زوو قایل بووی دڵت مێشکت دەروونت جەستەت عەقڵت هەمووی زۆر بە ئاسانی بە دوو قسەی وشە و باق و بریقەکەی کە دنیای قسەی جوان جوان و بۆت ڕێز بند ئەکرێ تۆ قایل بوویت نەک بە هەڵوێست وابەستەیی یەکێکە لە مەترسیدارترین قۆناغەکانی پەیوەندی کاتێک مرۆڤ هەموو خۆشی و ئارامێکی بە کەسێکەوە ئەبەستێت ئەوە بەردەوام لە ترس ئەژیت ترسی چی؟ ترسی ئەوە کە من بەجێ بێڵێت ترسی گۆڕان ڕۆژێک ئەگەر بە تۆ نەڵێ بەیانیت باش دوو ڕۆژ بە تۆ نەڵێت بەیانیت باش شەو شات چی؟ یەکسەر هەستەکەی ئەمە گۆڕاوە ئینسانە میزاجیان جارجار ئەگۆڕێ ئەم گۆڕینە زۆر لە تۆ تووشی نەخۆشیەکی خەم ئەکات یان ساربوونەوە زۆرجار ئەگەر نامەکانی ساربوونەوە کە بەیانی
باشێکیشت لێ بکات تۆ ئەبینێ ئەمە ساڵ بوو تۆ يعني تەنها بەیانی باشە گیانەکەم و ڕوحەکەم و شتی هەم شتانە زۆر زۆر لە خۆتانەوە کۆکردۆ بەداخ یان نامەیەکی وەڵام نەدەوتەوە یان مەسەلەن بە شێوەیەکی جوان تۆی بانگ نەکردووە یان ناڵانم ینی چات هەموو خەرخۆی سارد و ڕقەوە ڕاستی زۆرە تووشی کێشەتەکە کەواتەوە وا بەزبوون مرۆڤ ئەکات بەدیل زینجیر و ناڵانم هەموو شتێکی پێ ئەبەسترێتەوە چکە تۆ پەیوەست بوو بە یەک مرۆڤ لە کاتێکە کە خۆشەویستی ئەبێت ئارامی بێت نەک زیندان و ناخۆشی و دڵتەنگی و غەم و ناڵانم ئاتە کۆتایی شکست هێنان لە ئەم جۆرە پەیوەندیانە زۆر نزیکە ئەگەر هەدەفیشی زەواج بێت ئەگەر بچتە ناو بابەتی زەواجیش ئاگادار بە ئەگەر زەواجیش بکەیت ئەگەر شتەکە زۆر درێژ بوو ئەو زەواجە هیچ خۆشی و حالیەکت بۆن دروست ناکە کەواتە دڵ بە یەک وشە ناڕوخێت خۆ من دەقەنووسنێکی جوانم هەیە بۆ ئافرەت بۆچی دڵ بە یەک وشە ناڕوخێت دڵی تۆ زۆر گەورە و قایمە بەڵام ینی تۆ زوو بەکار دەهێنرێت ئەو دڵی تۆ بە ئاسانی قایل ئەکرێت کەواتە دڵ بە یەک وشە ناڕوخێت بەڵکو بە کۆبوونەوەی درۆ بچووکەکان بەڵێنی زۆر کرێت و شکێنرا و گرنگی نەدان و خۆشەویستی شانۆکاری ساربوونەوەی هەست گۆڕینی مرۆڤەکان دروستکردنی میزاجێکی زۆر لە سەرخۆت تاو کاتەی مرۆڤ هەست دەکات من تەنها بەکارهێنراوم ئەو کات تۆ ئەبێ ئەمە بڵێ زۆرجار ئازارەکە لە جێهێشتنا نییە ئەزەکەم لەوە دێکە تۆ بە دڵی پاک هات بوویت بەڵام ئەو بەشان و ئەو تۆ تەنها بەکارهێنەوە کەواتە متمانە من هەمیشاڵم متمانە وەک شوشە وایە ئەگەر بشکێت هەرچەند ئەتوانێت کۆ بکەیتەوە بەڵام هێڵی شکاندنەکەی چییە ئەمێنێت هەندێک کەس جارێک درۆ ئەکەن بەڵام ئەو یەک درۆیە ساڵانێک ترس لە دڵی مرۆڤ دروست دەکات بووە پێش ئەوەی دڵی کەسێک ببیتە یاری بیرکەوە ئەو دڵە دوای تۆ نەتوانێت هێشتا متمانە بە هیچ کەسی تر بکات کەواتە باسی متمانەمان کرد باسی شکستی دڵ کە چۆن دەست پێکات باسی ئەومان کە وابەستە چییە باسی پەیوەندی درۆینەکانی کچ و کەڕیشمان کرد هەر بە ئاسانی باسی وشە فریودانەکانیشمان کرد باسی خۆشەویستی یان پڕکردنەوەی بۆشایشمان کرد ئەمانە هەمووی لە ڕووپۆشی و شانۆکاری و ئەمانە دروستە بێت لای خۆتانەوە بنووسن خاڵێکی تر کات باشترین دەرفەتە کە خۆی پەروەردگار بە تۆیدەوە بەڵام تۆ ئەو کاتە بە چیوە خەریکەکەیت کات زۆر شت فێرمانەکە کات خۆی ڕاستەقینەیی خەڵک ئاشکرایەکات ئەو کەسەی بە شانۆ هات بوو ڕۆژێک ماندووە بێ لە شانۆکردن ئەو کەسەی بە سوود نزیک بووەوە لە تۆ کاتێک سوودەکەی کۆتایی دێت ئەوش ئەڕوات بەڵام کەسە پاکەکان کات جوانترین ئەیان کات چونکە بەڕاستی پێویستی بە شانۆ نییە چونکە تۆ ئینسانی ئەبێ بزانی واقع ئەم ئینسانە چی لە بەرامبەرتە ئەوێت چی بکات چی پیشانی تۆ بە کەواتە چۆن خۆمان بپارێزین ئەوە پرسیارەیە کە ڕاستیان ڕەنگە ئێوە هەمووتان لە مێشکی خۆتانەوە بە خۆتان دروست کردو زوو دڵت مەدەرە هیچ کەسێک هەموو خەندەیەک دڵسۆزی نیاز دەکەن هەموو پێکەنینێکە لەگەڵ تا ئەکرێتن هەوای کە تۆی خۆش بێت هەموو مامۆستایەکی ئاینی ئەوە نیە کە تۆ هەر بڵێیت وەڵای من هەموو شتێکی پێڵێم هەموو ڕاوێژکار و ڕێنمای کار و نازام ڕاینەر و نازام کێ ئەوە نییە کە تۆ وا بیرێکیتەوە بۆ تۆ ئەماڵێ تۆ سنوورت هەیە تۆ کەساتیت هەیە تۆ خوشک و باوک و دایکت هەیە برات هەیە تۆ ئەگەر خەم و دڵ تەنگێکی زۆرت هەیە شتێکی زۆر ئاساییە پەیوەندیەکانی خۆت لەگەڵ براکەت دروست کە و پێی بڵێ تۆ کوڕیت وەرە یارمەتیم دە براکە چ قەیلەوەیە تۆ بێتە ناو سۆشیال میدیا لەگەڵ کوڕێکی بێگانەی دوور لە تۆ نازانێت تۆ چیت و تەبیعەتت کێیە و کوونیە و ژیانی تۆ چۆنە و جەستە و گیانی تۆی نەبینەوە تۆ چیەکەی لەگەڵ تۆ نەژیەوە هەکاتەرە کەس لە تۆ تێناگات لە ناو سۆشیال میدیا لەگەڵ تۆ نانی نەخواردووە لەگەڵ تۆ نەهەساوە لەگەڵ تۆ هاتوو چۆی نەکردووە
لەگەڵ تۆ لەگەڵ تا نەژیەوە چۆن وا بە ئاسانی لە تەبیعەت و سروشتی تۆ تێ بکات. ئەمە شتێکی نامانتەقیە کە تۆ دەیت کێشەکانی خۆت بۆ کەسێکی دوور لە ئایلەی خۆت باس بکە. ئەمە شتێکی زۆر هەڵەیە، نەک هەڵەیە، ینی تۆ هەڵە ئەکەیت کە ئەمە ئەکەیت. کەتە زوو دڵت مەدەرە هیچ کەسێک، هەر کەسێک بێت، کەسێک بێت بۆ زەوار و نازانم چی ژمارەی باوکتی پێ بدەتەوە و تۆ ئافرەتی و بڵێەوە ژمارەی باوکتنەوە فەرموو وەرە زەوار قسەی لەگەڵ کە ئایا پێی باشە من و تۆ قسە بکەین، ئەگەر پێی باشە با یەکتر کەمێک بناسین و وەسەلام و بە ئەمە ئاگاداری یەکتر بن و تەوە. کەتە تۆ چۆن یعنی غیانەت لە ماڵ و باوکتەکە ئەو باوکی کە بەیانیەکی زوو بۆ تۆ هەڵەستێت بەس بەوی تۆ لە کولیە و لە ژیانێکی خۆش و باشە ژیان بکەیت. تۆ چۆن خەفەتی پێیت کە تۆ ئەڵێیت من باوکم هەیە باوکم خۆشەوێ و ئیتر ئەو هەموو ستریک و سناپەی لەسەر باوکت ئەەکەیت ئەبێ بەواقعی و هەڵسو کەوتی خۆشت وا لێ بکەیت، هەر بەنمایش نەبێت بە شان و نەبێت خۆشەویستی پیشانی باوکتێ. ئاگادار بە ئەم یەکەمین گەورە خۆشەویستە تۆ پیشانی باوکتێک شکۆ و ساتی باوکت بپارێزی، نەک هەرزان بکەیت، نەک غیانەت بکەیت. زوو دڵت مەدە هەموو خندێک، هەموو شتێکی باق و پڕی و ڕاست و ڕەوان و ڕاستگۆ بێت. هەمیشە بە کردار بڕیار بە، بەرپرسیارەتی بڕیارەکانی هەڵگرە، بزانێت چی بڕیارێکە لە ژیانی خۆتە. هەیبوون تۆ مرۆڤ هەموو کەسێک ئەتوانێ بڵێ من ئێستا ئەتوانم بۆ تۆ دنیای خۆشتان جوان دروست بکەم، هەموو مرۆڤێک ئەتوانێت، کەس نییە نەتوانێت. ئێستا هەر زۆر ئاسانتر بووە کەواتە خۆت لە پەیوەندیەکان وڵ مەکە، هەموو ژنت مەبەخشە بە کەسێک، هەموو دنیای خۆت فڕێمە سەر یەک ڕز و بکەیت بۆ کوڕێک. تو عەقڵ بە هاوستانگی دروست بکە، هەوانگی دروست بکە. دڵ بە تەنها بڕیارێکی زۆر مەترسی دەرێ. مامۆستای بەڕێزم، خوشکە بەڕێزەکەم، برێ بەڕێزەکەم، تو ئەبێ ئاگاداری ئەم بڕیانانە بی کە تۆ لە ژیانی خۆت هەیەی. وەڵی پەشیمانە بێت، تۆ یەکە پەشیمان بێ و هیچ شتێک لە گۆڕیان نییە. ئەو خەمەی ئەو خەفەتێک کە تۆ ئێستا ئەی خۆیت لەوەی کە 2 مانگە تۆ لە پەیوەندیات 3 مانگە لە پەیوەندیات کە قەراریەوە بدەیت بڵێ لە پێناو خۆی پەروەردگاری عەزەوەجەل واست لەو بڕیارە بینم، ئەمە گەورەترین باشترین کەساتێت تۆ بڕیار لەسەر گەورەی کەساتی خۆتەتەی. ئەمە گەڕانەوەیە کە تۆ بۆ خۆی پەروەردگار ئەیکەی. دوای ئەوە جوانترین و باشترین کەسی خێردار خۆی پەروەردگار بۆ تۆ دێنێت، چونکە ئەمە قەرارە لە پێناو خۆی پەروەردگار بووە و ئەمە بوویتە خێر بۆ تۆ کە نەبووە ئەگەر هەرچەند باشیش بێت. کەواتە نرخی خۆت بزانە، بەها قیمەت و مانای خۆت لە ژیانی خۆتە بزانە. تۆ شتێکی گەورەی. ئێمە باسی میهرەبانیمان کرد، باسمان کرد کە میهرەبانی چۆنە لەگەڵ خۆمانە. ئەو کەسەی بە ئاسانی دڵت ئەشکێنێت شایستەی ئەو خۆشەویستیە نییە کە تۆ پێی بدەیت. شانیەوە نییە کە ببێ بە باوکی مناڵەکانی تو، شانیەوە نییە کە ببێ بە دایکی مناڵەکانی تو، شانیەوە نییە کە بەڕاستی تۆ ژیانی خۆت لەگەڵ یا دروست بکەیت. دڵشکاندن زۆر کارە سات، ئاگادار بە قیمەی مانای کەساتی تۆ. یاڵا پاشە خۆشەویستی ڕاستەقینە چۆنە کاکەی؟ ئەمە و پرسیارە ڕەنگەوە ئێستا بیکە. ئێمە چۆن بزانین خۆشەویستی ڕاستەقینە چی؟ خۆشەویستی ڕاستەقینە ئەوەی کە تۆ ئارام بەخش ئەکات، جوانی و کەسایەتی و ئیمانت پێ بکات، ژیانت سەرکەوتوو بێ هەم لێرە هەم لە قیامەتە، دروست بکەیت کەسایەتێکی مەزن لە خۆتە، نەک بە شان و ڕووپۆش و بە دەمامکەکانەوە خۆشەویست بێ پیشان بدرێتەوە ببەخشیتەوە بە خەڵکیش، یان بەردەوام دروی تێدا بێت تەنها خۆن نیشاندان بێ. تۆ نەکرێ بە دیل و نەکرێ بە نازانم شتێکی کەم هەبێ مانا بە تۆ ببەخشرێ. کەسێک کە بەڕاستی تۆی خۆشەوی پێویست ناکات هەموو ڕۆژێک قسەی جوان بۆ تۆ بکات، بەڵام هەموو ڕۆژێک هەستت پێ بکات کە بەڕاستی تۆ گرنگی بۆ ئەو. هەرچەند ڕووپۆشەکان زۆرن، هەرچەند دەمامکەکان زۆرن، هەرچەند دڵی زۆر کەس شکێنراوە، بەڵام هێشتا مرۆڤی پاک هەیە. ئاگادار بە هەموو کەسێک خراپ نییە. هێشتا خۆشەویستێک هەیە کە شانۆن نییە، نمایش نییە بە تۆ پیشان بدرێت. هێشتا کەسانێکان بەڕاستی دێن بۆ ئەوەی کە تۆ ماندوو نەکەن، ئارامت بکەن، دێن بۆ ئەوەی کە بەڕاستی ژیانێکی جوان بە تۆ باش.
کەواتە دڵیشت هەندە ڕق مەکە، فێر بە بەڵام پاک بمێنەوە، ئەمە ئاگادار بە، بەڵام بێهیوا مەبە، چکە جوانترین دڵەکان ئەوانن کە دوای هەموو برینداریەکان هێشتا دەتوانن بە پاکی توان خۆش بێت. کەواتە بابزانین خۆشەویستی ئەمەیە، ئەوەی کە بە تۆ پیشان ئەدرێت، سەختەکاری، شانۆکاری، دووڕوویی، دەمامک، سەختە خۆشەویستی، خۆنواندن، فێڵیان فێڵبازی، ئەمانە هەمووی مانە ڕاستەقینەکەی ئەو خۆشەویستی کە ڕاستیان تۆ کوڕێک و تۆ کچێک ئەنجام ئەدەیت لە پێش زەواج. ئەمە هەمووی سەختەکاریە و فێڵبازیە و هێشتان تووشی ئەوە بی کە بەڕاستی ینی ژیانێکی ناخۆشت هەیە، لە دەردێکی گەورەیەت. نەڵم دەنگم دێت مامۆستا فاتیمە؟ بەڵێ مامۆستا کێشەی نییە. زۆر باشە. ئەوجا ئەمێ مانای خۆشەویستی شانۆ، کە شانۆە هەروەکو ناڵی ئەڵێ دڵمدا بە کەسێک کە لە دڵی من نەبوو، خەیاڵم برد بەڕێک لە کۆتایی من بوو، من وا گومانم برد وەفا لە چاویدایە، نەم ئەزانی خەندەیەکی شڕۆپۆشی خەم بوو. جا پیاوێک حەزی بە گوڵێک بوو، هەموو ڕۆژێک ئاویاتە چاوی لێە کرد، قسەی جوانی بۆە کرد، گوڵەکە وا گومان برد کە ئەو پیاوە عاشقیەتی، بەڵام ڕۆژێک گوڵێکی جوانتری بینی، ئەوەی یەکەم فڕێتە. کاتێک کەسێک هەوڵی تەنها جوانیەکە دەکات، کاتێک جوانتر ببینێت ئەتگۆڕێت، بەڵام ئەو کەسەی ڕاستەقینەی خۆشی ئەوەیت تەنانەت کاتێک وشک ئەبیت هەر لە تەنیشت دەمێنێت. نمونەیەک ئەگەر لە ژیانی ڕۆژانەی ئێمە کچێکیان کوڕێک هەموو ڕۆژێک نامە و گرنگی و خۆشەویستی ئەبینێت، پاش ماوەیەک و وابەستە دروست دەبێت، بەڵام دوای دڵبەستن ئەو کەسە ئەگۆڕێت، وەڵامی نامەکان کەمە بێتەوە، ساڕ دەبێتەوە، بە بیان و دوور ئەکەوێتەوە لە تۆ، چکە کەسی باشتری لە تۆ پەیدا کردو بۆ زەواج، تۆ تەنها بەکار هێنراویت. لەو کاتە مرۆڤ ئەزانێت هەندێک کەس تەنها تا کاتی دڵبەستن دڵسۆزن. هەموو ئەو کەسانەی بە جوانی دەدوێن پاک نین، هەندێکیان تەنها زمانێکی جوانیان هەیە، خۆشەویستی بە وشە دەست پێیەکات، باڵسوکەوت و ڕەفتار بەردەوام ئەبێت. مامۆستای زێک هەندێک کەس وەک باران دێنە ژیانمان، سەرەتا ئارامی ئابەخشن، بەڵام دوای ماوەیەک جێگەی خۆیان بە زریان و ساردی دەدەن، بەڵام هەندێکی تر وەک ڕۆشنایی هێواشن، کەم قسەکەن بەڵام بەبوونیان دڵ ئارامەوێت. چەند جوانن ئەو مرۆڤانە. بزانن کە خۆشەویستی چییە و مانە ڕاستەقینەکەی خۆشەویستی چییە و لەکوێ و کو دروست دەبێ، چکە بەڕاستی متمانە، وابەستە بوون، شکستی دڵ، ئەمانە هەمووی دروست ئەبێ، وشە فڕێدان دروست ئەبێ، تۆ بەکارهێنان دروست ئەبێ، ماسکەکان ئەبینی، هەموو شتێک بۆ تۆ دەرەکەوێ. مامۆستای زەکەیمە کەواتە ئەوانەی کە لەگەڵمانە نەبوون بە کورتی و بە چەند دەقەیەکی تر تێکڕایی بابەتەکە بۆ ئێوە جارێکی تر باسەکەمە بە پوختی، بۆ ئەوەی جارێکی تر وە بیرهێنانەوە بێت. هەر پرسیارێکیشتان هەبوو لە خزمەتتانە ئینشاءالله. بەڕێزان کە ئێمە ئەڵێن کاتێک مرۆڤایەتی ئەبێتە شانۆ لە جیهانێکە کە هەموو شتێک خێرا ئەگۆڕێت، هەستەکان، پەیوەندیەکان، تەنانەت وشەکانیش. زۆر جار مرۆڤ ناتوانێت بە ئاسانی نێوان ڕاستی و سەختە جیا بکاتەوە، چکە بەڕاستی هەندێک کەس بە ڕوخسارێکی ئارام و موشەیەکی شیرین دێنە ناو ژیانمان، بە شێوەیە کە وای لێەکەن هەموو متمانەیەکیان پێ بدرێت. دڵت بووە
دڵیان مێشکیان گیانیان ژیانیان هەمووی بۆی بکەیتەوە. ئەمە ئەو شتانێک کە لە ناختە هەشارت داوە بۆن باس بکەیت، بەڵام کاتێک تێگەیت ئەوەی پێدا چووی دڵسۆزیە تەنها ڕووپۆشیەک بوو بۆ مەبەستێکی تر. کەواتە ئێمە لە سەردەمێکە ئاژین کە زۆر کەس فێری ڕۆڵبینین بووە، بوونە ئاکتەر، نە فێری مرۆڤاتی، نەک گەورەی کەسایەتی، نەک جوانی مرۆڤ، نەک باشی و چاکەی مرۆڤ. هەندێک کەس باش ئەزانن چۆن قسەی خۆش بۆ تۆ بکەن، چۆن دڵت بەدەست بهێنن، چۆن بە وشەیەکی نەرم خەڵک نزیک ئەبێتەوە لە ئێمە، بەڵام لە ناخیانە هیچ هەستێک نییە جگە لە سوود و قازانج. زۆر ئاسانە کەسێک بڵێت تۆ گرنگی بۆ من بەجێت نایەڵم، هەمیشە لە تەک توە بم، لە تانیش توە بم، دەستت بەرنایم. بەڵام کاتێک ژیان تاقیکردنەوە دەهێنێت، ئەو وشانە وەک خۆڵ لەگەڵ با دەپەڕن. لەو ساتە مرۆڤ ئەزانێت جیاوازی نێوان ئەو کەسەی قسەی خۆش ئەکاتن و ئەو کەسەی دڵی پاک چییە. کاتە ڕووپۆش تەناوە نییە کە کەسێک خۆی بەباش پیشانە بات، بەڵکو ڕووپۆش ئەوە کە کەسێک هەستێک دەنوێنێت کە لە ناخیا بوونی نییە. ڕووپۆش ئەوە کە مرۆڤێک بە ناوی خۆشەویستی نزیک ئەبێتەوە لە تۆ، بەڵام مەبەستی تەناوە بێت کە دڵت بەدەست بێنێ بۆ ئەوەی ڕۆژێک بە ئاسانی بشکێنیت. ئەوەیە کە کەسێک بە ناوی دڵسۆزی وردە وردە ئارامی و باوەڕت لێ بسەنێت. چەندمان ئەمەمان کردو، چەند ئازارە، چەند ئازار ناکە کاتێک مرۆڤ دوای مانگێک یان ساڵانێک بەداخەوە تێگات کە ئەو کەسە بە هەموو دڵی خۆی و متمانەی ئێمە پێمان کرد، تەنها ئێمەی بەکارهێنا و یاری بە هەستەکانی ئێمەی کرد. ئەوە تەنها شکاندنی دڵ نییە مامۆستا عیزەکەی من، ئەوە شکاندنی باوەڕە، شکاندنی بڕیارەکانی تۆیە. ئەبێت تۆ پێداچنەوەی بڕیارەکانی خۆت بکەیت. شکاندنی کەساتی و شکۆمەندی تۆیە مامۆستا عیزەکەی من، خوشکە گەورەکەی من. لەو کاتە مرۆڤ هەست دەکات تەنانەت ناتوانێت بە هەموو خۆشەویستیەک باوەڕ بکات، چکە برینداربوونی دڵ زۆر جار مرۆڤ لە هەموو شتێک دەترسێنێت. بەڵام گرنگترین وانەی ژیان هەموو ڕووپۆشێکتە هەتایە نامێنێت. کات ڕۆژێک دێت کە وشەکان هێزی خۆیان لە دەست دەدەن، ڕۆژێک دێت کە شانۆکاری و سەختەکاری و فێڵبازی و دووڕۆیی کۆتایی دێت، ڕۆژێک دێت کە ناخی مرۆڤ خۆی ئاشکرایەکات، چکە سەختەکاری ناتوانێت هەمیشە خۆی بشارێتەوە. مامۆستا عیزەکەی من، ئەو کەسانەی بە درۆ ڕووپۆش ئەژین لە کۆتایە خۆیان لە تاریکی خۆیانە ون ئەکەن، چکە مرۆڤ کاتێک زۆر ڕۆڵ ئەبینێت دوجار خۆی لەبیر ئەکات. بەڵام ئەو کەسانەی بە دڵێکی پاک و نیەتێکی ڕاست ئەژین، هەرچەند ژیان برینداریان کات، هێشتا ڕۆناکێک لە ناخیانە ئەمێنێت کە هیچ سەختەکارێک ناتوانێت بیان کوژێت. لە ژیانە پێویست نییە هەموو کەسێک متمانەی پێ بکرێت، بەڵام پێویستە هەموو تەجربەیەک فێرمان بکات. فێربین کە دڵی پاک بە مانای سادەیی نییە. فێربین کە مێهرەبانی نابێت بە هەمووی کوێر باوەڕی بێت. فێربین کە هەندێک کەس تەنها بۆ وانەیەک دێتە ژیانمان، نەک بۆمانەوە و بەردەوام بوون، نەک ئارامیمان پێ ببەخشێت. ئەگەر ڕۆژێک کەسێک بە ڕووپۆشی خۆشەویستی دڵی شکاندیت، هەرگیز وا مەزانە هەموو خەڵک وەک ئەون. هێشتا دڵی پاک هەر هەن، هێشتا مرۆڤی ڕاستگۆ هەن، هێشتا کەسانێک هەن کە بەبێ ڕووپۆش تۆیان خۆشەوێت. چکە لە کۆتایە ئەوەی بە دڵێکی پاک ئەژیت، تەنانەت ئەگەر بریندار بێت، هێشتا جوانترە لەو کەسەی بە هەزار ڕووپۆش ئەژی و ناخی تاریک. دا ئەسەلام عەلەیکم. ئەمە بابەتێکە کە گرنگە لەگەڵ هەمومان هەیە. ئومێدوارم خۆی پەروەردگار سەربەستان کات و پێم خۆشە جارێکی تر گوێبیست بنەوە. ئەگەر گوێبیستی ڕێکۆردەکە بکەنەوە، داوای لێبوردنمان هەیە ئەگەر کەم و کورتێکمان هەبێت لە پەیامگەاندنی ئێمە، چکە بەڕاستی بەپەلە ئەم بابەتانە ڕێک ئەخەم و